ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویست، من عەمار نەزمەدینم لەم بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتانم. هەموو لایەکەزانن کە ئەمڕۆ ئۆپەراسیۆنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە میحوەری خازرەوە بۆ ڕزگارکردنی چەند گوندێک دەستی پێکرد. لە ئەنجامدا هێزەکانی پێشمەرگەی کوردستان توانیان ژمارەیەک گوند ڕزگار بکەن کە لە پلانی ئەو هێزانەدا بوو بۆ ڕزگارکردن لەمڕۆدا. ئەوانش بریتی بوون لە باسەخرە، بازگرتان، تەرجلە، شێخەمیر، شاقوڵی، مەعمەلکاشی، بەدەنەی گەورە و گچکە، کەبەرلی، خەرابە سوڵتان. دوای ئازادکردنی ئەم گوندانە لە میحوەری خازرەوە هیچ شوێنێک لەسەر ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان نەماوە کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەم میحوەرەوە پێی نەگەیشتە بن. و دوای ئازادکردنی ئەو شوێنانە شەمڕۆ بینیمان کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان ساتریان لێدا بۆ ئەوەی ئەو ناوچەیە دیاری بکەن وەک هێزی بەرگری لەو شوێنەدا نیشتەجێ بن بۆ ئەوەی پارێزگاری لەو شوێنانە بکەن کە ڕزگاریان کردووە. ئێوارەی ئەمڕۆ ئەو ئۆپەراسیۆنە تا ڕادەیە کە توانین بڵێن کۆتایی هاتبوو، چەند تەقوتۆقێک لە ناو گوندەکاندا مابوو کە پاشماوەی داعشەکان کە تەوق درابوون لە گوندەکانە گیریان خواردبوو بە ناچاریەوە پارێزگاریان لە خۆیانە کرد، بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان جەربەزانە هێرشیان کردنە سەر و دەکرێت بڵێن ئەو گوندانە ئێستا لە داعشەکان پاکراونەتەوە و تەنها ئەوەندە ماوە لە ڕووی ئەو تەقەمەنیانەی کە لە گوندەکانە چێنراون هێزی پێشمەرگەی کوردستان پوچەڵیان بکەنەوە بۆی جانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و لە داهاتوو شاو خەڵکانەیە چۆن ناوچەکان پارێزراو بێت. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی مەیدانی لە میحوەری خازرین و میوانداری بەڕێز عارف تەیفور بەرپرسی میحوەری خازرمان کردو بۆی لەم بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵمان بێت. کاک عارف، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەخێر بن، سەرچاو. مەمنونین. ئەمڕۆ وەکو بینیمان هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئۆپەراسیۆنێکیان بۆ ڕزگارکردنی ئەو گوندانە ئەنجامدا. لە ڕووی سەربازیەوە ئێوە بەرپرسی ئەم میحوەرن، ئەکرێت پێمان بڵێ تا چەند ئەو ئۆپەراسیۆنە سەرکەوتوو؟ ئۆپەراسیۆنەکەی ئەمڕۆ کە لە سعات 6ەوە تقریبان 6 بەیانیەوە دەست پێکرا، بەڵێ بەرەو پێشەوەیکی باش، پێشەوە چوونێکی باش چوون و ئەو ئۆپەراسیۆنەی ئێمە بە هاوبەشی بوو لە هەمان کاتا جەیشی عێراقیش بەشداری لەگەڵ ئێمەیان کرد لە خواری منتیقی خەرابە سوڵتان و ئەویش تەقەدمی کرد بۆ ناو بەعزە شوێنێکی دیهاتەکانی وەکو سەلامیە وەکو جەدیدە. بەڵام ئێمە بۆ خۆمان تەحدیدی چەندەیەکی کە تۆ ناوکانت هێنان ئەو دیاتانەمان کردبوو کە ئەوە لە بەرنامەمان نابوو کە بتوان بیانگرینەوە. ئەوە پێشمەرگێت قارمانەکان بەڕاستی زۆر بە ئەوەی کە گوێ بدەنە هیچ نەوعا شتێک زۆر هێرشێکی قارەمانانەیان کرد و توانیان بەڕاستی لە ماوەیەکی زۆر کەمدا، یعنی نەبوو بە سعات تقریبەن 9 هەموو دیاتەکان چواردەوری گیراوە، دیاتەکانیان داعشەکانیان حەسر کرد لە ناو دیاتەکانی کە تیاما بوون. لەو کاتەشات چەند سیارێکیان بۆ هات، بەڕاستی تقریبەن 6 سیارە 7 سیارەیان بۆ هات، ئەوان توانیان ئەو 6 سیارە بتەقێنەوە نەگاتە هێزی پێشمەرگە. تەنها لە یەکەی هەفتە تۆزێک لەوێ لە ماڕێکە لە مەکتەبێکە تووشی تەقینەوەیەک بوون و لەەوە تۆزی خەسارەیەک لەوێ لیان کەوت لە یەکەی هەفتە. وەی لا لەمەی ئەم لایکە ئەو دیانە وەکو شاقووری، وەکو شێخەمیر، وەکو ئەوانەی تەرجەلە و مەرجەلە هیچ مشکلەیەک نەبوو، زۆر بە ئاسانی توانیان کە ئەو سیارانەی کە بۆیان هاتە پێشەوە بە سەریانە ئەتەقاندەوە بە عینەکانەوە لە ناوەبران. باش بە خۆشبەختانە بەڕاستی زۆر بە ئاسانی توانیان کە ئەو شوێنانی کە بۆیان تەحدید کرابوو لە ماوەیەکی کورتە ئازادی بکەن. زۆر باشە. ئەوەنەی ئێمە لەسەر چیای زەرتکەوە ینی متابعی بارودۆخەکەمانە کرد، هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوازی هێرشەکەی کرد کە پێش چوونە ناو گوندەکە تەوقی گوندەکانیانەدا. مەبەست چی بوو لەم تەوەقدانە؟ یعنی مەبەست ئەو داعشانە لەوێ ڕزگاریان نەبێت، یعنی دەرنەچن بۆی هەمویان لەوێ دەست مەبەست لەوەی ئێمە بەڕاستی نەمان دەویست پەلە بکەین لە داخبوونی ناو دیاتەکان. چونکە بەڕاستی تەوەقع ئێوەمانە کرد کە مفەققات و سیارەی مفەققات و ئێستاش سیارەی زۆر تایە لە ناو دیاتەکانە، سیارەی کە بەجێ ماوە لیان ئەو سیاران هەمووی مفەققن، گوتومانە نابێت دەستیان لێ بدنە تا داهینی هەندەسێ دیە لەوێت تاقییانەکاتەوە بزانێت تەفقیف کراونە
ینی لەغم ڕێژ کراون یا لەغم ڕێژ نەکراون ئەنجا ئەو سیارانە دەستکاری بکەن ویستمان کە دەوری ئەو دیانە بگرین بۆەوەی کە ئەوڵەن دەرنەچن بمێنەوە محاسەرە بکرێن دووەمیش هێواش هێواش بەوەی بچین داخلی دیەکان ببین و ئەو کۆنتترۆلی بکەین و تەفتیشی ماڵەکانیش بکەن بزانن چیتیانە بۆ ئەوەی کە داعشەکان لەوێ دەرپەڕن بەڵام زۆربەی زۆری دیاتەکان چەند داعشێکە بوون زۆر زوو توانرا پێشمەرگە کە لە سەیتەرە بەسەر وەزعیانە بکە و بیان کوژە دووریان بخاتەوە لە مەترسیا هیچ مەترسی نەمابوو لەسەر ڕۆڵی هێزی هاوپەیمانان چی بوو لەم هێرشا؟ بۆ ڕێزی هاوپەیمانان بە تاکیت ئێمە جێگای سوپاسە هاوپەیمانان زۆریش بەڕاستی تەقدیریانەکەین و دەورێکی تا برێ باشی زۆر باشیان هەبوو و تیارەکان زۆر باش لە بارەگا لە شوێنەکانی کە شیانە کرد زەماعەتی داعشی تایە لەو خانوانەیان لەو سیارانەی کە داتەر چەندە سیارەکان هەمووی پێشمەرگە تەقاندنێوەڵا بەڵام زۆر بەهینیت قەسفی ئەو دیاتە و خانوانیانە کرد کە شتیان لێبوو هینی تایە داعشی تایە لەبەرەوە بەڕاستی ئەمە زۆر زۆر سوپاسیانەکەین زۆر دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی دەورێکی زۆر زۆر ڕێکوکێک و چاچیانە باشە ئەو دووکەڵی کە داعش دروستی کردبوو بەهۆی سووتانی نەوتی ڕەشەوە نەبووە ڕێگری لە هێزەکانی هاوپەیمانان بۆ پێکانی ئەو ینی ئەو شوێنانێکی ئەوە ینی ئەمڕۆ بینیمان دووکەڵەکەی زۆر چڕ بوو لە ناوچەکەیە تقریبان خۆشببختانە توانین بڵێن لانی سەری لە سەربیانی کە ئێمە تەماشامان کرد ینی هەواکە وای لێ هات دووکەڵەکەی برد بەلای خۆیانە بەلای خۆیانە لەبەرەوە دووکەڕەکەن سپادێکی و توان لێ نەکرد هەچە ڕەن بێت تاسیرێکیە بێ لەسەر وەزعی جەو و لەسەر تەماشاکردنی تیارەکان بەڵام تیارەکان تەقسیریان پیان نەکردن و ئەوەی سەرسرێکی نەوە زۆر باشە لە ڕووی استراتیژیەوە استراتیژی سەربازیەوە گرتنەوەی ئەم چەند گوندەی کە ناومان هێنان گرنگی چییە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان؟ ئەوەڵەن گرنگیەوە هەیە ئەم دیاتانە دەدێن ئەم دیاتانە هەمویان دیاتی کوردەکانن دیاتی شەبەکن دانیشتۆکانیان شەبەکن و دانیشتۆکانیان زەنگەنن ئەم دیهاتانە کە کوردنشینن توانیمانێمەوە لە ژێر دەسەڵاتی داعش بێنینە دەرەوە ئەمە یەک دووەمیش بەڕاستی ئێستا جەفەی ئێمە بە تەواوی داعشی لە دوورکەوتەوە و مەودای ئەوەی نەما حتا بە تۆ پیش بتوانێت بگاتە نزیکی ئێمە لەبەرەوە ئێمە بۆ خۆمان هەموو مەترسێکمان لە خۆمان نادوور خستەوە دووەمیش سێمیش ئەوە بوو کە ئێمە اتفاقمان لەگەڵ جێشی عراقیە بوو کە لە پێشەوە پێشمەرگە دەست بە هێرش بکەین و ئێمە ئەو دیاتانەی خۆمان ڕزگار بکەین و لەژێر نسینجی داعشا بیانینە دەرێ ئەنجا دوایەوەش جێشەکە ئەتوانێت هێرش بکا بۆ بەرەو مووسڵ بچێ وە فێران دواوەی کە ئێمەش هەدەفەکانمان پێکا و جێەکانی خۆمان ئازاد کرد ئەمەوە عەسرە جێشی عراقی تەقەدمێکی کرد لەسەر جادەی گشتی مووسڵ بەرەو بەرتەلەوە ئەو ناوە ڕۆژ بەڵام دیارە لە ڕێگا عباتیان زۆر داناوە و ئەلغانی زۆر لەسەر ڕێگای بوو نەیان توانی کە هەتا معمەل کاشەکە چوون لە معمەل کاشەکە بەولاوە شەویان بەسەر هات گەڕانەوە بۆ بەیانی ئینشەڵڵا جێبەجێ باش من سەلە بەیانی جۆم لە پیاوێکی بەتەمەن گرت کە بە بڕنەوێک و خۆبەخشانە هاتبووە ناو شەڕەکەەوە ئەو قسەیەکی کە قسەکەی و سەرنجی ڕاکێشان بەڕاستی وتی ڕاستە گرتنەوەی ئەم ناوچانە گرنگە بەڵام بەرگریکردن لێیان گرنگە بۆی جارێکیکە ینی نەکەونەوە دەست دوژمن چۆن ینی ئەو خەتەیە دانراوە کە بە شێوەیەکی تۆکمە بەرگری لەو ناوچانە بکرێت لە داهاتوە بۆی ینی زەفەریان پێنەکرێت ئێمە هێزەکانمان بە حەقات بە سوپاسەوە دەڵێن ینی کە لە سنگەرەکانە دایاننین زۆر قارەمانانە و شیارانە دیفاع لە سنگەرەکانی خۆیانەکەن و نایڕن بە هیچ ناوێک داعش زەفەریان پێبەرێ و دزە بکاو بێتە سنوورەکانی ئێمەوە و لە هەمان کاتە ئێمەش ئەو سنگەرانەی کە لەو تیجاهە بوون ئەیان گوازینەوە بۆ پێشەوە ئەچین بۆ سەر خەتی تازەی کە حەفرەکە تقریبەن ساترەکە خەریک بۆ تەواو بێ ئەمێوارە و حەفریشەکەین لەوێ سنگەرەکان دەست پێەکەینەوە میسانەوە بۆ پارێزگاری لەو ناوچانەی کە ئێمە گرتومان و ئەیان گرین زۆر باشە
لەگەڵ جێشی عێراقیا وتان هەماهەنگیتان هەبوو ئەمڕۆ ئەوانیش لە قۆڵێکەوە هێرشیان دەست پێ کرد لەگەڵ ئێوە ئەو پلانەی ئەوەی ئێوە ئاگادار بن ئەو پلانەی کە بۆ ئەوان دانرابوو بە شێوازێ وەکو ئێوە چۆن دانرابوو وەتان پلانەکە تەواو جێبەجێکرا ئەوان توانیان ئەو پلانەی خۆیان جێبەجێ ئەوان بەرنامەی خۆیان هەبوو بەڕاستی لە دوو جێەوە لە دوو قۆڵەوە هجومیان کرد لە خوارەوە لای گوێر و بەتیزایی سەلامیە و توانیان لەوێ هەدەفێک تحقیق بکەن گەشتنە دێی گوندی سەلامی ئەوانە لە عینی کە لە دێشکە هەیە جدیدەی پێڵن ئەویشیان دەست بەسەراگرت و داعشیان دەرپەڕان دەوێ بەڵام ئەوانی سنادێکی بەڕاستی سلاحێکی زۆر تازیان هەیە سلاحی چاچیان هەیە و ئەمڕۆ زۆر بە باش شەڕیان کرد ینی شەڕێکی زۆر باشیان کرد و ڕێک پێچیان کرد ئەو هەوا بزانم هەدەفەکانیان هەرەوە بوو کە ئەمڕۆ تاوەندە تا بەرەو پێشەوە بچن و لە سپێنەوە لە بەیانەوە دەست پێکەنەوە ئیتر ئەبنە سێڕەتڵ لە سێڕەتەوە تەقەدمەکە باش هەماهەنگەکەتان لەگەڵ حکوومەتی عێراقیە تەنها ئەوەندەیە بەیەک و هێرش بکەنە سەر ناوچەکانیان نەخێر حکوومەتی عێراقی داعمی لۆجستی هێزی پێشمەرگەی کوردستانی ئێمە هیچ داعمێکیان نەکردین ینی بەڕاستی هیچ داعمێکی برێ لە هەر ڕۆیەکی عەسکەریەوە بڵێ هەمووی بە سلاحی خۆمان و پێشمەرگە بە سلاحی خۆیەوە شەڕی کردووە بەڵام ئیتفاقیەمان لەگەڵیانە هەیە کە ئێمە ئەو منتیقانەی کە تەحدیدمان کردووە کە هەدەفی خۆمانە ئەمانە بگرینەوە و ئەمە لە ژێردەستی خۆمان نامێنێتەوە ئێمە لەوە زیاتر ناچینە پێشەوە جارێ بەڵام لە پشتەوە ئێمە ئامادەین کە ئیسنادی هەر پێویستێکی جێشی عێراقی بێ لە پشتەوە بچین ئێمە داعمیان بکەین و هاوکاریان بکەین و ئیسنادیان بکەین ئەگەر پێویستی کرد ئەڕۆین لەگەڵیشیانە بەشدارەکەین لە شەڕە بەڵام ئومێدەوارم کە بۆ خۆیان بتوانن داعشەکان لەو شوێنانە دەربکەن و لەو شوێنانە نیان پێویستیان بەوە نەبێت کە پێشمەرگە هێزی پێشمەرگە بچێتە جارشکە بەرەکانی شەڕەوە لەگەڵ جێشی عێراقیە دژی داعش بزەنجێت باشەوەتی هیوادارم بتوانن ینی ئەو شەڕەکە ئەومێدم هەیە بتوانن بەڵام ئەوەی ئێوە دیقەتان نابێت جیشی عێراقیە توانێتەوە بکات ئەمڕۆ دەورێکی زۆر چاچیانە بۆ توانایەکی باشیانە بوو بەڕاستی شوێنەکانی کە بۆ خۆیان ویستیان چوون و شوێنەکانیان دەست بەسەراگرت زۆر باشە ئەو شوێنانەی کە ئەکەونە منتیقە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە وەکو ئەوترێت بە خوێن ئازادی کردوون قسە لەسەر ئایندی ئەو ناوچانە کراوە دوای داعش ئێمە ئەم دیاتانەیە ئەم ڕۆژ هەتا ئەم ڕۆژکە ڕزگارمان کردن ئەوە ئەمێنێتەوە لە زمانی حدودی خۆمان لە زمانی ئێمە و کەس هێزیشکە بۆی نایەتە ناوەوە هیچ هێزێک نایەتە ناومان ناوێ ئەو دیاتانە ئەمێنێتەوە سەرەوە هێندە دیاتی کەی کە لەم ڕۆ بە دواوە جێشی عێراقی کە تەقەدومەکەوەیان گرێتەوە ئەمێنێتەوە هێندە دیاتی تری کوردی لەو ناوچانێک کە هەن ئەویش لە دوانێمە مباحثات و مفاوزاتیان لەسەرەکەین و ئەتوانین هەوڵەدەین کە بیان جێڕینەوە بووە هەرسەر هەرێمی کوردستان باشە ئەمڕۆ سەرۆک بارزانانی هاتە ئەم دەبەرەوە لێرە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی کرد و کۆبوونەوەی لەگەڵ ئێوەش کرد ئەکرێت بزانین لەو خاڵە گرنگانی لە کۆبوونەوەکە لەگەڵ ئێوە باسکرات وەڵڵاهی کۆبوونەوەکەی ئەوە بوو تەبیعی پیرۆزبایی دەستخۆشی لە پێشمەرگە کرد زۆر سوپاسی دەوری پێشمەرگەی کرد بەڕاستی ینی گوتی دەورێکی زۆر قارەمانانە و شایستەن ینی کە ئینسان لە هەموو مەجالیسێک و لە هەموو شتێکە فەقری پێ بکە یاعتیزازی پێ بکە و سەرخۆشی لە کەسوکاری شەهیدان و داوای زوو چاکبوونەوەی بۆ بریندارەکان کرد چاوەڕێەوەمان کرد کە بەرپرسەکانی عێراقیش هاتن ئەو بۆ ئەوەیکەوە بەیەکەوە سەربازی عێراقی ئەوانیش هاتن و دانیشتین و مەمولایەک خۆشیمان دەربڕی و شتیوامان دەبڕی جەنابی سەرۆکی شەرەوە بوو کە دەستخۆشی وەکو وتم لێ کردین و پشتگیری خۆی دەربڕی بۆمان و داوای لێکردین کە هەروە بەردەوامی لەو سەرکەوتنانە ئەمەش بەڵێنمان پێدا کە ئێمە ئامادەین بۆ هەر وەختێکی کە پێویست بێ لە پێناوی کورد و کوردستانە ئێمە ژیانی خۆمان بەخسکەین و ئامادەین یانی کۆبوونەوەکە هینێکی زیاتر هینی پیرۆزبایی و دەستخۆشی و سەردانی جەنابی سەرۆک و هاتبوون بۆ ێرە لەگەڵ بەرپرسەکانی تر بەڕاستی دریێمە خۆش کرد باشە چه ناوچەیەکی دیکە ماوە لەم کە هێشتا داعشی تیاما بێ و کاریگەری بۆ سەر ئەو ناوچانەی تازە ئازادکران ئەمڕۆ ئازادکران لەم دەڤەرەوە نزیک بێت
پێویست بکە ئەوەی کە ئێستا ئێمە مەترسیمان لێ هەیە و کە لەوێەوە هاوەنمان بووە هاون ئێستا هێزەکانمان نەمیێوارە نەختێکی زعازیان کردن هاوەن و شتوامان بووە لە بەرتەلەوەیە چکە تقریبان 3 کیلۆمەتر 2 کیلۆمەتر شتێکی وە ئێمە لە بەرتەلەوە دوورین بەڕاستی ئەو بەرتەلەش ناحەیەکی گەورەیە مەجاالەوە هەیە کە خۆیان تیا حەشار بدەن و بە تۆپ و بە هاوەن و بەستیوە ئەم ێوارێت چەندیان بەڵام خۆشبەختانە هیچ زەرەرشتی نەبوو و ئومێدەوارین کە بتوانن جێیشی عێراقی کە بتوانن ئەوانش معالەجەیەوە بکەن و بەیانی لەدەست داعش دەریکەن. زۆر باش ئەوەنەی بینرا داعش شەڕی کۆڵان بە کۆڵانی نەکرد یعنی وەکو ئەوەی کە جاران نەکرا تەنها بە سیارەی مفەخەخە زیاتر هێرشەکانیە کردووانە ئەمە چیە گەیەنێت ینی بەلایەوە وەکو کەسێکی سەربازی کە لە ناوچەکە داعش هەیبوو چەکداری هەبوو لە تقریبان زیاتر لە 20 جەنازەیان لێ بەجێما و لیان کوژرا لە ناو دیاتەکانە هەیبوو بەڵام ئەو قووەتەی وە بە قەناعەتی ئێمە ئەوە بوو کە ئەو قەناعەتەی ئەو قووەتەی نەماوە کە وەکو جاران ئەم دێهاتانە چەکدارێکی زۆری لێ بەجێ بێڕۆ کرد یانێر وەکو حراساتێکەوە نقاتێکی کەم بچوک دای نابوون بەڕاستیش پێشمەرگە توانی زەربای زەربێ باشیان لێبدا بێزگەلەوەی کە سیارەکانیان بتەقێنێتەوە لەوە چەکدارەکانیشیان جەنازەیەکی زۆری پێبەجێشتن و کوشتاری چاچی لێ کرد. پێتان وایە قوتی خۆیان بۆ ناو مووسڵ هەڵگرت بێ بۆیە بەم شێوازە بە کەمی تەوەقع وایە کە بۆ ناو مووسڵ خۆیان ئامادە کردو بەرەو مووسڵ بگەڕێنەوە و دەنجی ئەوە شەیەکە ماڵ و ژن و منداڵ و شتوایان بەرەو سووریا نێرنەوە تەوەقعێکیش هەیە کە ئەمەش احتیمالێکی زۆری بۆچێ کە بە بێت تەقا مووسڵ چۆڵکان و بڕۆن بۆی کە زیاتر کیسکە کوشتاریان لێ نەکرێت لە ئەم شەڕانەی لەگەڵ چ لەگەڵ ئێمە چ لەگەڵ زەیشی عێراقی بڕۆن بەجێ بێڵن جایمەش چاوەڕێی ئایندەیەکەی بزانین چ چاوەڕێمانەکە. ئێستا لە دوای ئەو گوندانێکی ئێوە ئازادتان کرد چەند ناوچەی گرنگی دیکە ماوەکە جێشی عێراقی پێش مووسڵ وەڵای تر دوای بەرتەلە ڕزگار بکەن یەکسەرە گەنە تقریبان نزیکی مووسڵەتن حەمدانی و بەرتەلە و ئەوانە چەند دەستناهین تونجەلی نازانام شوێنێکی وای ناوەکان بەڕاستی من چونکە لە منتیقەیان نەبووم بڵێن فلاشن بەڵام زۆر نزیکە بێتەوە لە مووسڵ ئەو سامێنێتەوە بەری لای چەپ کە پێڕەن ئەیسەر ئینشاءڵڵا بەری لای چەپ زۆر بە ئاسانی ڕزگارەکرێ و ئازادەکرێت چووکەوان ئەوێش خەریکن چۆڵەکەن ئەڕۆنە پەڕنەوە بۆ بەری لای ڕاست لەوێ خۆیان لە خانۆکانە قایمەکەن و خەریکی خۆقایمکردن. مووسڵ یەکێکە لەو شارە گەورانەی کە ڕەنگە بڵێن داعش بنکەی خۆی تیا قایم کردووە و بە ناوچەیەکی استراتیژی خۆی سەیریەکات ئێوە چۆن پێتان وایانی لە قسەکان تا باسە لەوە کە ڕەنگە بەبێت تەقە چۆڵیکەن چۆن گەشتونەتەوە قەناعەتی کە ڕەنگە بەبێت تەقە چۆڵیکەن تەوەقوعاتێک وایە کە علاسا زەختێکی زۆری لێکراوە کوشتارێکی زۆری لەسەر لێکراوە لەبەرەوە قدرەتی ئەوەی نەما بێت کە بتوانێت زۆر بەرگری بکە احتیمال ئەوەی احتیمالێکە بەڵام زۆر شەرتیش نییە احتیمالێکی زۆر بەقوت بێ احتیمالێکە کە احتیمالی دوم چییە؟ احتیمالی یەکەم ئەوەیە کە مقاومەکەن وەکە مقاومەش بکەن مقاومەی باشیشەکەن ئەگەر بیکەن باشیکەن ئەگەر مقاومە بکەن تەسەورەکەن بە چەندێ مووسڵ ئازاد بکەن وەڵای ترمە فترەی مانگ دوومان جێوێ ئەگەر مقاومە بکەن چونکە بەڕاستی ئەو مووسڵ پێشمەرگە ناچێتە ناوی مووسڵ جێشی عێراقی چێتە ناویەوە کە جێشی عێراقی لەگەڵ پۆلیسی اتحادی لە ئەمانە چنە ناو مووسڵەوە حەشدی شعبی احتیمالە بچێ احتیمالە حەشدی وەتەنی کە حرەسی نینەوەیان ناو نادوێنەوە پێرە احتیمالەوانە بچنە ناوینەوە ئەوانە وەکو هە پێشمەرگە هەڵمەتەکەی زۆر واهین نییە کە بتوانێت زوو شوێنەکان بگرێ و بیخاتە ژێر دەستخۆەوە بە تاکی دەوا تووشی شەڕێکی وا بن کە ماوەیەکی پێچێت تاریکردن جۆرێک لە ئاڵۆزی هەیە لەسەر گرتنەوەی مووسڵ کاک عارفەگەر لەسەرم بابەتە قسە بکەین لەلایەکەوە تورکیا هێزی هەیە لە ناوچەکەیە لەلایەکەوە حکوومەتی عێراقی هێزی هەیە شۆرتەی فیدراڵی و پۆلیسی نینەوە و هێزی پێشمەرگە و حەشدی شعبی و حەشدی وەتەنی و یعنی کۆمەڵێک
هێز هەیە لە ناوچەکەیە ئەوترێت هێزی پێشمەرگەی کوردستان تەدەخل ناکات بۆ ناو مووسڵ ئەم تەدەخل نەکردنە بۆ دروست نەبوونی ئاڵۆزیە یان نەخێر ناتانەوێت بچنە ئەو ناوچانەی کە هەرچەند ینی ناو مووسڵش کوردی لێ ئەگەر بێتە سەرەوە حسابی کە بوترێت بۆچی ینی هێزی پێشمەرگە نایە بچێتە ناو مووسڵ هێزی پێشمەرگە بۆیە ناوێت بچێتە ناو مووسڵەوە بە حقات نقطەیەکی کە زۆر ئەساسی هەیە لەو ماوەی پێشوا ئێمە زۆرمان لە دانیشتوانی مووسڵی کە بە هەموونەوە یەک بەحسی وایە نەکرد کە پێشمەرگە نابێت لە مووسڵا بمێنێتەوە نابێت پێشمەرگە لە مووسڵا بێ و حتا ئیمامی مزگەوتەکانیان خوتبەی وایانەدا کا بێ خەڵک هەڵسێ پێشمەرگە دەرکاتە دەرەوە لە مووسڵ نێرە یعنی ئەو استیجابە ئەو استیقبالە نابینین لە مووسڵا کە ئێمە بچین پێشمەرگەی لێ بە کوشت بدەین و لەسەر بە کوشت بدەین و بچیناوێەوە ئەوانش بۆ نوع تەماشامان بکەن لەبەرەوە بۆی کەوا ئەو خلافە زیاتر نەکا و مەشاکلانە زیاتر نەبێ بە حقات ئێمە نیازمان نییە بچینە ناو مووسڵەوە بەنسبەت جێشی تورکی و حەشدی شعبی و جێشی عێراقی ئەومانە ئێمە وەکو جەنابی سەرۆگی وارە ئەمە دوانی ڕۆیەکە لە لە ڕۆژنامە کۆنگری ڕۆژناوانەکان داوتی بۆ خۆیان پێمان باشە دابنیشن تەفاهم بکەن بە هەردوو لا بە تورکیا و بە عێراق تەفاهم بکەن لەسەرەوە مۆزوعە زۆر بۆ ئێمە پێمان باشترە لەوەی کە تووشی شەڕ و ناڕەحەتی ببێت باشە یەکێ لەو بابەتانەی کە خەڵکی مووسڵ زۆر لێ ترسێت بابەتی داخڵبوونی حەشدی شعبیە لە ناوچەکەیە ئەگەر چی بڕیاری ئەوە دراوە کە حەشدی شعبی داخڵی ناو مووسڵ نەبێت بەڵام تۆ پێی وایە حەشدی شعبی پێگیری بەو بڕیارەوە بکات و داخڵی من ناو مووسڵ نەبێت من بە قەناعەتی من حەشدی شعبی داخڵە بێ حەشدی شعبی قەناعەتی شخصی خۆم حەشدی شعبی داخڵە بێ و بە توندیش بە قایمیش داخڵە بێ ینی بعد بە قوتەوە داخڵە بێ و خەزعەلیش يعني ئەو صاحب الحق ئەوانەش ینی قسەیەکی کرد ئەو خەزعەلی گوتی ئێمە دەچین لەوێ ئەوانە ئەولادی ئەوانە کوژین کە حوسێنیان کوشت حەقی انتقامی حوسێنەکەن یعنی بۆ نەفسێت و بۆ حەقدەوە بڕین دێنە پێشەوە چن ناو مووسڵ بە تاکی دەگەر بچن زەرەرێکی زۆر لە میلەتەکەیان تەجروبەیە هەیە لەوەی کە حەشدی شعبی لە چەند ناوچەیە داخڵ بوون کێشە و ئاڵۆزیتە دروست بوو لە ئینەکە بەڵام ئەم جارە هێز هەیە بەرامبەر بە حەشدی شعبی ڕەنگە لە هەندێ ناوچە هێز نەبوو بێت بەڵام وەکو ئەوترێت حەشدی نیشتیمانی هەیە ئەم جارە پێوانی ئاڵۆزیەکەم جارە بەرفراوانتر و زیاتر حەشدی نیشتیمانی ئەو قووەتەی نییە کە بەرامبەری حەشدی شعبی بوەستێ بەڵێ حەشدی شعبی لە جێشەکەش بە قووەترە ینی لە قووەتەکەی لە جێشی عێراقی قوتێکی بە قوترە حەشدی نیشتیمانی پۆلیسی کۆنی مووسڵۆمانەیە باوەڕ ناکەم بتواننەوە مقاومەیە بکەن لە دواوەش بێزگە لە حەشدی نیشتیمانیکەیە حەشدی کەشەیە عەشایریوانە ئەوان هەر خۆیان سەر بە حکومەت خۆیان سەر بە حکومەتن وەختی خۆی سنەتن لە مالکیان پێوتن یعنی على ئەساس جەماعەتی سنەن و بەڵام جەماعەتی مالکین ئەوانە لەوەن باوەڕ ناکەم بتوانن مقاومەیەکی وا بکەن کە بەرامبەری حەشدی شعبی باشە حەشدی شعبی هێزێکی بە قوتیە بەڕاستی ئەسلی حوچەکێکی باشیە جێشی تورکی لەگەڵ ئەوان چۆن جێشی تورکی حرەکە بکەن وەڵای اینجا نازانمەوە جێشی تورکی ئەگەر داخلی شەڕ بێت جێشێکی بە قوتە بە تاکی دەتوانێت پارێزگاری ئەو ناوچانە بکە کە بیەوێ مەحافەزەیان بکە واتوانێت پشتگیری تەواوی سونەکانیش بکە لە حاڵەتەیە ئەگەر بیەوێ داخڵ بێ بەڵام وەکو جەنابی سەرۆک گوتی وتی ئێمە ئومنیەت تەمە نامانەوەی کە بۆ خۆیان بە گفتوگۆ بتوانن چارەسەری و کێشەیە بکەن و نەکەونە لە ماوەکانی ڕابردووە ژمارەیە گوند هەر لەم دەڤەرە ئازاد کرا لە با بڵێن لە سنووری میحوەری مەخمورەوە با بڵێن خازرەوە ئەمڕۆژ چەند هەنگاوێکی کە چوونە پێشەوە بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ تا بەرەکانی جەنجیش بینیمان ئەگەر چی ئەم ناوەیە ئارامە بەڵام ژیانی تیان نییە خەڵک زۆر بە دەگمەن هاتوتەوە ناوچەکە بۆچی خەڵک بۆ شێوازە تا ئێستا نهاتوتەوە ناوچەکە وردە خەڵکەکە خەریکە بێتەوە ئێمە مەجالمان بەڕاستی لەبەرەوەی کەوا کەوتە بەر قەسفی داعشەوە مەشاکیلی ینی ئەمنی هەبوو لەبەرەوە ئێمە ڕێگامان نەدا وەڵا ئەو دیاتی کاکەیەکان زۆرمان پێخۆش و تەسیلاتشمان بۆ کردوون
کە بگەڕێنەوە و گەڕاویشنەوە تقریبان 70 ماڵێکی زیاتر گەڕاوەتەوە ئەمێنێتەوە بەعزە شوێنەکانی کە خوارەوە نەوانش ئەوە زوریان ئەمانەی حەسەن شامەوانە زوربەی زۆری لەگەڵ داعشان سەر بە داعشن و لەگەڵ یان ناچوونە مووسڵ و لە منتقی مووسڵن لەوێ لەبەرەوە نەگەڕاونەوە وی لە منتقەکەی ئامنە یعنی ئەمنەوە بەڵام لەگەڵەوەشە ینی ئەمڕۆ لە بناری چیای زێرتک ئێمە بینیمان خەڵک خانووی دروستە کرد ینی من شتێک بوو سەرنجی ڕاندیویان لە پێش لۆفەکانەوە کەس ئەوە خەرچەوە هێندە خانەوە دێکی کوردیەوە بەڵێ باعدرێ پێڵێن ئەوە لەوێ خانوویان دروستە کرد ڕاستە ئەوانە ئەم دیوانەی دیاتانەی ئەم دی ئاوەدانی چاچتیایە ئەم چای زەر کرد چەندێک کات پێویستە بۆی ئەو عەبوانە هەڵگیرێنەوە لەو گوندانی ڕێز بەڵی ئێمە بەڕاستی هەندسەی زێرەڤانی یان هەندسەی وزارات یعنی هەوڵیان داوە زۆریان بۆ هەڵگرتوونەوە لەسەرەوە چەند شەهیدێکیان دا بە تایبەتی هەندسەی زێرەڤانی چەند کەسێکی شەهیددا بەڵام وەکان لەبەرەوەی زۆرە و ئەمانە ئیمکانێتەکە نەختێک زەحمەتەکەوان بتوانن ئەو بەجارێ پاچ بکەنەوە لەبەرەوە دەبێ منەزەماتی دەولی دەبێ منەزەماتی مینەرگرەوە کە لە کوردستانە هەیە ئەوان بێن بۆیان خەریک بن بە حقەتیش من بە زەروریە زانم کە بێن ئەو مینانە هەڵبگرن چونکە خەڵکەکە حەزەکا بگەڕێتەوە لەمڕۆ بە دواوە زستانە هیچکە نەبێ کرێخانووی لە ئەم شارانە نادەن لە شارەکانی ترۆمانە دێنەوە سەرماڵی خۆیان یەکەم دووەمیش لەمڕۆ بە دواوە وەختیوات کە گەنم و زەرعات و شتیوە عرض بچێڵدرێ بکەونە زەرعات و شتیوە لەبەرەوە من با باشە زانم ئەگەر منەزەماتی من هەڵگرەوە و شتیوا بێن یارمەتیان بدەن زەوی زارەکانیان بۆ پاک بکەنەوە لە ئەلغام و شتیوا زۆر زەڕوریە ئەو ئەدەواتانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان هەیەی بەسە بۆ هەڵگرتنەوەی ئەو مینانە لەو ناوچانە زۆرە ئیمکانێتی هەندەسەکە بەو دەرەجەیە نییە کە بتوانێت هەر خەریکی ئیشەکانی عەسکەریە بەڕاستی ئەگەر شتێکی ما بێ لەم بەرنامەیە بڵێ وەڵی زۆر سپاس دەکەم زۆر دەستپۆشی لە هێزی پێشمەرگاکەم بەڕاستی وەکو جەناوی سەرۆکگوتی جێی فەخر و ئاعتیزازن دەستخۆشیان زۆر لێ دەکەم بەڕاستی و چاویان ماچەکەم ئەم پێشمەرگانەی ئەم سوپایانەی کە لەم ناوە ئەمڕۆ دەورێکی زۆر قارەمانانیانە بوو ئەو پێشمەرگانەی هێزی سەربەخۆ هێزەکانی تر و کۆماندۆ ئەمانە بەڕاستی دەوریانە بوو ئومێدەوارم هەمویان لە ساغ و لە خۆشی لە کامەرانیا بژێن داوای سەرکەوتنیدا هەمیشەیان بووەکەم ئینشەڵڵا سەرکەوتنەکانیان هەر بەردەوامە بێ و هەمیشە پشتگیریەکی تەواوی دیفاعکەری ئەساسیە بن لە میلەتەکەمان و لە کوردستانی خۆشەویست. بەڵێ بەڕێز عارف تەیفور بەرپرسی میحوەری خازر زۆر سپاس بۆ دەرفەتەی بە کوردستان بچوار منی سپاسدانەکەم بەخێر سەرچاو. بەڵێ بینەرانی بەڕێز ئێمە دوای ناوبڕێکی کورت لە تەوەری دووەمی بەرنامەکەینەوە خزمەت. جارێکتر سەڵامتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک پێشتر ئاماژەم پێکرد ئێمە لە میحوەری خازرەوە لەگەڵتانین هەموو لایەکەزانن ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا و ژمارەیە گوندی لەو ناوچەیە کە سەر بە پارێزگای نەینەوان و لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بوون ئازاد کرد. میوانی پێشترم بەڕێز عارف تەیفور بەرپرسی میحوەری خازر بوو بە چڕی لەسەر ئەو بابەتە قسەمان کرد. لە تەوەری دووەمدا میوانداری بەڕێز بە شارکێکی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نەینەوامان کردووە. دیارە ژمارەیەک ناوچەی دیکە ماون لە ناوچەی نەینەوە لەو ناوچانەی کە ئەکەونە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕزگار بکرێن لە سنوورەکانی باشیک و ناوەران و تلسکۆف. ئەمە جیالەوە پارێزگای با بڵێن شاری نەینەوە یان شاری مووسڵ بەگشتی ماوە ئازاد کرێەوە چەند ناوچەیەکی دیکە کە بڕیارە بە تەنسیق لەگەڵ هێزەکانی پێشمەرگەی کوردستان سوپای عێراقی ئازادی بکات. بۆ ئەمە بەسە ئەم گفتوگوۆیە لەگەڵ بەشارکێکی ئەنجام دەدەین. کاک بەشار ئەم کاتت باش ئەمڕۆ بینیمان ژمارەیەکی دیکە لە ناوچەکان لە دەڤەری نەینەوە ئازادکران.
گرنگی ئازادکردنی ئەم ناوچانە بۆ ئێوە وەکو کەسێک کە بەرپرسن لە پارێزگای مووسڵ ئێوە چۆن هەڵیەسەنجێن ینی چۆن ڕوانە گرنگی ئازادکردنی ئەم ناوچانە؟ زۆر سپاس. طبعاً ئەو سەرکەوتنە مەزنەی کە ئەمڕۆ پێشمەرگە بە سەرفرازی ئەنجامیدا لە خۆمان و لە هەموو خەڵکی کوردستان و خەڵکی پارێزگای نینەوە و عێراق پیرۆز دەکەین. سەرکەوتنی ئەمڕۆ سەرکەوتنێکی زۆر گەورە بوو، چونکە شتێکی زۆر گرنگ هاتە پێش، ئەویش ئەوەیە کە لە یەک کاتدا پێشمەرگە و سوپای عێراق لە هەندێک شوێن پێکەوە ئەو پرۆسەیان ئەنجامدا و سەرکەوتنی گەورەیان بەدەستیان هێنا. ئەمەش نامەیەکی زۆر گرنگ بوو بۆ هەموو لایەنێک کە بە تەکید مووسڵ لە کاتێکی زۆر کەمدا کۆنتترۆل دەکرێتەوە. اینجا ئەو پەیامە زۆر گرنگ بوو، ئەو پەیامە جێی خۆی گرت و ڕنگدانەوەی زۆر ئیجابیش هەبوو لە ناو ئاوارەکان و لە ناو خەڵکی مووسڵیش. ئەو پەیامانەی کە لە ناو ئەوانە پەیمان دەگەن ئەو سەرکەوتنە ئەوە خاڵێکی زۆر مەزن بوو ئەوڕۆ کە تێیدا ئەو سەرکەوتنە مەزنە ئەنجام دەرە. باشە، ینی باسی گرتنەوەی مووسڵ لە کاتی ئێستا زۆر گەرمە، ئامادەکاریەکی چڕ و پڕی بۆ کراوە. ئەمڕۆ ئێمە بینیمان ژمارەیەکی زۆر لە سوپای عێراقی لێرەوە دەرباز بوون و ینی پرۆسەکە کەوتووەتە سەر پێی خۆی. ئێوە پێتان وایە شاری مووسڵ یان ئەو ناوچانەی کە تا ئێستا لە ژێر دەستی داعشدا ماون هەروە بە ئاسانی ئەتوانرێت کۆنتترۆل بکرێنەوە؟ بێگومان پێم وایە کە هیچ جەنگێک بە ئاسانی نییە و ناشبێ بە شێوەیەکی ئاسان سیر بکەین. هیچ جەنگێکیش بێ قوربانیش نابی. بێگومان ئێمە متەئەکدین لەوەی کە لە کاتێکی قیاسیدا مووسڵیش کۆنتترۆل دەکرێتەوە، چونکە ئەمڕۆ ئەو سەرکەوتنە مەزنە زیاتر لە 200 کیلۆمتر مربع و زیاتر لە 20 گوند بە مجموعی ئەو گوندانەوە، چەم لە منتیقەی خازر، چ لە منتیقەی گوێر، چ لە منتیقەی گەیارە، هەموو لە یەک ڕۆژدا لە یەک کاتدا لە زەمانێکی قیاسیدا و سەرکەوتنێکی زۆر مەزن بوو. ئەمڕۆ ڕنگدانەوەی ئەم سەرکەوتنە گەیشتە ناو مووسڵ و ئەمڕۆ زۆر شوێنی مووسڵ بە تایبەتی لای چەپ هەر خاڵی بوو، ینی خەڵک تێیدا نەدەبینران و هەموو خەڵکی چاوەڕێ دەکەن. طبعاً خەڵک چاوەڕێ دەکەن کە قواتی ئەمنی عێراقی کۆنتترۆلی مووسڵ بکەن. لە هەمان کاتیشدا جۆرە ترسێک هەیە لەوەی کە چۆن دەتوانن داخلی مووسڵ ببن. ئێمە بەڕاشکاوی ئەو پەیامە بۆ هەموو خەڵکی مووسڵ لە ڕێگای کەناڵی ئێوەدا پێشکەش دەکەین یان دەگەینین کە چۆن لە گەیارە لەشکری عێراق بە شێوەیەکی ئیجابی بە محەسیلە بە شێوەیەکی ئیجابی تەعاملیان کرد لەگەڵ خەڵکی گەیارە و تەنیا ئامانجیان ئەوە بوو کە داعش نەهێلن. لە مووسڵیش هەمان پرۆسەیە ئەنجام دەدرێت و ئەمڕۆ ئێمە خۆم و پارێزگاری مووسڵ لەگەڵ چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای نینەوە سەردانی بەرەی خازرمان کرد و لەگەڵ گەورە سەرکردەکانی لەشکری عێراقی کۆبوونەوەمان ئەنجامدا و ئەوان بە دڵنیاییەوە قسەیان کرد کە ئێمە زۆر بە پەرۆشین بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی مووسڵ. فەریق ڕکن سەرکردەی ئەمەلیاتی مشتەرەک لەوێن دەرێ بوو کە ناوی تاڵە بشخاتیە لەگەڵ سەرکردەکانی دیکەی دژە تیرۆر و ئەو سەرکردانەی کە سەرپەرشتی ئەو شەڕە دەکەن تەتمیناتیان بە ئێمەدا کە ئەوان بە شێوەیەکی زۆر ئیجابی لە تەعامل لەگەڵ خەڵکی سڤیل دەکەن. زۆر باشە. من نامەوێت زۆر ڕاکێشمە ناو بابەتە سەربازیەکان لە ڕووی ئیداریەوە زیاتر ئەمەوێت لەگەڵ جەنابە قسە بکەم. ئێوە جاران کێشەیەکی زۆرتان لەگەڵ حکوومەتی عێراق هەبوو بە تایبەتی لە نەناردنی بودجە و لێ نەپرسینەوە لە پارێزگای نینەوە. لە کاتی ئێستا ئێوە لە بارودۆخێکی قورسان و بڕیارە ژمارەیەکی زیاتر لە ئاوارە لە ناوچەکانی مووسڵەوە ئاوارە بێت بۆ ناوچە ئامینەکان یان ناوچە ئارامەکان. ئێوە چه ئامادەکاریەکتان کردو بۆ ئەمە و حکوومەتی عێراقی تا چەند هاوکاری ئێوە بووە؟
بێگومان لە ماوەی پێشوودا حکوومەتی عێراق هاوکار نەبووە بە شێوەیەکی ڕێکوپێک زیاتر منەظەماتی دەولی لەگەڵ حکوومەتی هەرێم هاوکاری ئاوەرەکانی مووسڵیان کردووە بەڵام دوای ڕزگارکردنی گەیارە حکوومەتی عێراق هاتە پێش و هەندێ تەخسیساتی زۆر کەم نرد بۆ پارێزگای نینەوە بۆ ئیدارەی پارێزگای نینەوە بەو تەخسیساتانە ئێستا هەندێ ئامادەکاری هەیە و بە تەنسیق طبعاً لەگەڵ هەردوو پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر و لە هەماهەنگی داین لە هەموو ڕوویەکەوە ئێستا 4 کەمپ لە زێر ئامادەکردندان زیاتر لە 50,000 ئاوەرە لە خۆیان دەگرن ئەگەر هاتوو ئەو بڕە ئاوەرەیان هاتنە پێش طبعاً بێگومان ئێمە لەلایەکەوە زۆر بە ترس تەماشای ئەو مۆزوعە دەکەین و تەمەناش دەکەین کە خەلک ئاوەرە نەبیتن چونکە ئەگەر مەوجەیەکی زۆری ئاوەرە هاتە پێش زیاتر بی لە 9 ملیۆن کەس بەڕاستی ئەو ئامادەکاریە نەکراوە بۆ ئەم بابەتە بێگومان پێشی هەفتەیەکیش لە بەغدا بووین لەگەڵ قیادەت عملیات مشتەرەکە و لەگەڵ 6 وەزیری معنی لەگەڵ مستشاری ڕئیس وزرا دانیشتین ئەو پلانەی کە هەیەە بۆ ئاوەرەکان بۆ ئێمەیان عرض کرد ئەوان هەندێ وە لەگەڵ ئومە متحیدەش ئەوانیش نوێنەریان لیزیگراند ئەویش ئامادە بوو ئەوان ئامادەکاریان هەیە بۆ تەنیا 100,000 ئاوەرە لەوە زیاتر ڕەنگە تووشی مشکلەی گەورە ببین ئێستا ئەو شتەی کە لە بەردەستمانە دەتوانین تەنیا ئامادەکاری بۆ ڕەنگە 50,000 ئاوەرە بکەین نەک زیاتر باشە ینی کاک بە شارەم ناوەیە ینی ئەو ناوچەیە زۆر ینی ساردە بە تایبەتی لە شەو بەرەبەیانە ئەگەر ینی بە هیوادارم ئەو کێشەیە چۆن چارەسەرە بێت ئەگەر ژمارەکە لەوە زیاتر بوو چونکە ینی بەرەو وەرزی زستانە ڕاو ڕەنگە ئازادکردنی مووسڵیش کاتی بوێت بەڵێ ڕاستە ئێمە پێشبینی دەکەین کە زۆر نەخایەنێت کۆنتترۆلکردنی مووسڵ چەند هەفتەیەک بخایەنێت نەک زیاتر چونکە ئەو زانیاریانەی کە بۆ ئێمە دێن لە ناو مووسڵ داعش لە حالەتی انهیاردایە دەلایەکی دیکەوە لەو کوبنەوەی کە پێش هەفتەیەک لە بەغدا ئەنجامماندا 6 وەزیر حاضر بوون لەوانەش وەزیری نەفت و لەگەل وەزیری نەقل ئەوانیش ئامادەن کە سیارە ئامادە بکەن بۆ ئینان و بردننی ئاوارەکان لە کاتی پێویستدا هەروەها بۆ ئەوەی مەحروقات یان سوتەمەنیش ئامادە بکەن و ئەوانەش گوتیان ئێمە ئامادەین سوتەمەنی بۆ ئاوارەکان دابین بکەین زۆر باشەکە کە بەشار ینی یەکێ لەو بابەتانەی کە قسەی لەسەرەکرێت ئیدارەدانی مووسڵە دوای داعش ینی ئێوە وەکو ماوانە ژمارەیەکی زۆر کۆبوونەوەتان ئەنجام داوە لەسەر بابەتی ئازادکردنەوەی مووسڵ و دوای ئازادکردنەوەی مووسڵ ئێوە لەسەر چی ڕێکەوتون چۆن ئیدارەی ئەم شارە ئەکرێت لە دوای ئازادکردنەوەی زۆر قسە لەسەر ئەم مەوزوعەکرا بەڕاستی شتێک هەیە ئێستا ئێمە ئەنجومەنی پارێزگای نینەوە تا کە نێونەری شەرعی خەلکی پارێزگای نینەوان و هەر ئێمەش دەمێنینەوە تاکو ئەو کاتێک کە هەڵبژاردنێکی دیکە بکرێتەوە و پارێزگاریش هەر هەمان شێوە و بەیانی کۆبوونەوەش هەیە لەگەڵ ئەمیندارەتی گشتی ئەنجومەن و وەزیران بۆ مەسەلەی ئیدارەدانی قەیرانی دوای کۆنتترۆلکردنی مووسڵ و ئێمە هیچ ترسمان نییە لەو بابەتە تەفاهماتی سیاسیش هەیە بە تایبەتی دوای ئەوەی کە سەرۆک بارزانی سەردانی بەغدای کرد ئێستا اتفاق لەسەر ئەوە کراوە کە دوای کۆنتترۆلکردنی مووسڵ دەکرێت بە شێوەیەکی جددیتر باسی جۆری ئیدارەدانی مووسڵ بکرێتن بە گفتوگۆیەکی چڕ لەگەڵ هەموو پێکاتەکان و من تەسەوری شم وایە کە دەبی هەموو پێکاتەکان بەشداری بکەن لە گفتوگۆیەکی مڕکەز و چڕدا بۆ ئەوەی لە ئایندەدا خەریتەیەکی ئیدارەی مووسڵ اتفاق لەسەر بکرێتن لە چوارچێوەی دەستوری عێراقدا بەڵام ئەوەش کاتی دەوێتن ئێمە بەپێی پلانی مەدەنی خۆمان پێویستیمان بە 3 مانگ هەیە بۆ ئەوەی بتوانین خدماتی پێویست بۆ خەلکی پارێزگای نینەوە تەقدیم بکەی بە تایبەتیش مەبەستم سنتەری شاری مووسڵە
و پێم وایە ناکرێ بەم زوانش یان لە ناوەڕاستی ئەم ساڵی داهاتوودا هەڵبژاردنیش بکرێتن هی ئەنجومەنی پارێزگاکان کەواتە ئێستا زیاتر حکوومەتی بەغدا مەیلیان لەسەر ئەوە هەیە کە لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای نینەوەدا ئەگەر گۆڕانکاریش بکرێتن دەبی لە ڕێگای ئەو ئەنجومانە گۆڕانکاری بکرێتن چونکە هیچ بەدیلی دیکە نییە. باشە دو پرسیارە بۆ بەڕێز کاک بەشاریانی جۆرێک لە ململانەی هێز هەیە لەسەر شاری مووسڵ وەکوی بینین لەلایەکە تورکیا لەلایەکە حەشتی شعبی ئەو هێزی دیکەش هەیە لە ناوچەکە و هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەرچی هێزی پێشمەرگە ڕایگەیاندووە کە ناچێتە نێو شاری مووسڵەوە. ئێوە پێتان وایە ئەم ململانی هێزە لە ناوچەکە چەنە زیانی بۆ ئێوە بێوەکو حکوومەتی خۆجێیی لە پارێزگای مووسڵ؟ بەڵێ ڕاستە ئەمن پێم وایە کە ئەو اتفاق ئەخیرەی کە کرا بەینی هەرێمی کوردستان و بەینی بەغدا تەسیری ئیجابی دەبیتن لەسەر دوای کۆنتڕۆلکردنی مووسڵ لەو بابەتەوە لەو گۆشەوە کە جەنابەت باست کرد ئەوەی دیکەش دەمینێت بۆ گفتوگۆ لە نێوان لایەنەکان ئێمە بە ئاشکرایی بە بەغدامان ڕاگەیاندووە کە دەبێت بەغدا بە چاوی حکوومەتی لۆکالی نینەوە سەیری مووسڵ بکاتن لەو قەناعەتەی کە دەبی دەسەڵاتی زیاتر بە ئیدارەی پارێزگای مووسڵ بدرێتن بۆ ئەوەی بتوانیتن یعنی خەدەماتی پێویست تەقدیم بکاتن بۆ خەڵکی مووسڵ و تایبەتیش دەبی مستحقاتی دارایی مووسڵ بە زووترین کات بنێرە. باشە بەڕێز بەشارکێکی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەوە زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەم بەشەی یان لەم تەوەرەی باسی ڕۆژدا لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە بەم شێوەی یینە کۆتایی ئەم زنجیرەی ئەمڕۆی باسی ڕۆژ کە لە میحوەری خازرەوە پێشکەشمانکردن دوای ئەو ئۆپەراسیۆنەی کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەمڕۆ بە سەرکەوتویی لەم ناوچەیەوە پێشکەشی کرد. تا دیدار بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.